پەیوەندی لە مێژینەی فەرەنسا و ھەرێمی کوردستان بۆ سەردەمی شۆڕشەکانی کوردستان دەگەڕێتەوە تا دەگات بە ساڵی 1991 کە لە کاتی کۆڕەوی خەڵکی کوردستاندا فەرەنسا ڕۆڵێکی کاریگەری جێڕا لە دروستکردنی لۆبی بۆ کورد لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و گوشارکردن بۆ ئەوەی کورد لە عێراق بپارێزرێت. هاوکات بڕیاری دژەفڕین لە ئەنجومەنی ئاسایشەوە دەرکرا و ناوچەیەکی ئارام بۆ خەڵکی کوردستان دامەزرێنرا. لەو ماوەیەدا کە فرانسوا میتران سەرۆکایەتی فەرەنسای دەکرد، پەیوەندی دۆستانی نێوان کورد و فەرەنسا زیاتر ڕیشەیدا کوتا و گەرم و گوڕتر بوو. دواتر لە هەڵبژاردننی پەرلەمان و پێکێنانی حکوومەتی ھەرێمی کوردستاندا لە ساڵی 1992 فەرەنسا لە پاڵپشتیەکانی بۆ کوردستان بەردەوام بوو. ساڵی 2014 کاتێک کە ھەرێمی کوردستان ڕوبەڕووی هێرشی داعش بووەوە، فەرەنسا جارێکی دیکە بە سەرۆکایەتی فرانسوا ئۆلاند بەهانای ھەرێمی کوردستانەوە هات و هاوکاری چەک و تەقەمەنی و ڕاوێژی سەربازی پێشکەش بە پێشمەرگە و گەلی کوردستان کرد. ئەمە سەرڕایەوەی فڕۆکەکانی لە چوارچێوەی هاوپەیمانی نێودەوڵەتی لە هێرشە ئاسمانیەکاندا پشتیوانی هێزی پێشمەرگە بوون لە شەڕی دژی داعش. لە کاتێکیشدا وا باوە سەرۆکی وڵاتان تەنیا سەردانی پایتەختەکان دەکەن، بەڵام ئۆلاند دوو جار سەردانی ھەرێمی کوردستانی کرد و هاوکات لە کۆشی ئێلیزێش پێشوازی لە سەرۆک بارزانی کرد. لەگەڵ گۆڕانی سەرۆکەکان دۆسایەتی فەرەنسا بۆ ھەرێمی کوردستان نەگۆڕدرا. ئیمانوێل ماکرۆن سەرۆکی ئێستا هاوشێوەی سەرۆکەکانی پێشخۆی لەسەر پشتگیری و پشتیوانی لە مافەکانی گەلی کوردستان بەردەوامە. دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەریش فەرەنسا هەوڵی نێوەنگیری نێوان ئەولێر و بەغدایدا و بانکێشتی نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی ئەو کاتی ھەرێمی کوردستانی بۆ پاریس کرد و دواتر وەزیری دەرەوەی فەرەنسا سەردانی ئەولێری کرد و گەمارەوە سیاسیەکەی بەغدا لەسەر کوردستان تێکشکا. فەرەنسا بە یەکێک لە کۆڵەکە سەرەکیەکانی یەکێتی ئەوروپادا دەنرێت و ئەندامی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیە. فاروق محەممەد، کوردستان 24.